سڵاوتان دەبێت و ئەم کاتتان باش وینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەڕەوەشبوونی ڕێڕەسمی 8 مارس لە سوید درێژە هێرشەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی کوردستان گواستنەوەی هێزەکانی سوپای پاسداران بۆ شوێنە مەدەنیەکانە لە شاری بانە بەردەوامی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر باشووری کوردستان و درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. بەڕێوەچوونی ڕۆڕەسمی 8 مارس لە وڵاتی سوید بەپێی هەواڵی گەیشتوو بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕێڕەسمێک لەلایەن چالاکوانان و ڕێکخراوە جیاوازەکانەوە لە دوو شاری جیاواز لە وڵاتی سوێد بەڕێوەچوو. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون لە شاری ڤێسترۆس ڕێڕەسمەکە با خوێندنەوەی سرودی ئەنتەرناسیۆناڵ دەستی پێکرد و بە یەک خۆلک بێدەنگی ڕێز لە یاد و بیرەوەریەکانی ژنان و پیاوانی تێکۆشەری ڕێگەی ئازادی و سۆسیالیزم گیرا. هەروەها هونەرمەندی تێکۆشەر کاڵەی ئاتەشی سرودێکی ئاراستەی بەشداربوونی مەراسمەکە کرد و دواتر گەلاوێژ ڕۆستەمی و مریەم ئەفراسیابپور سەبارەت بە مێژووی 8 مارس و خەباتی ژنان بۆ ئازادی و یەکسانی و هەروەها بارودۆخی ژنان لە ئێران و کوردستان وسارێکیان پێشکەش بە ئامادەبوانی کۆبوونەوەکە کرد. هەروەها لە شارێکی دیکەی وڵاتی سوێدیش لەلایەن حەزبی چەپ لە سوێد بە بەشداری چالاکوانان و هاوڵاتیان ئەنجامدرا کە گروپێکی گۆرانی بیانی گۆرانیەکیان پێشکەشی بەشداربوانی ڕۆڕەسمەکە کرد و دواتر بە قسە و باسێک سەبارەت بە خەباتی ژنان هەروەها بارودۆخی سیاسی ئێران و کوردستان و کاریگەری شەڕ و سیاسەتەکانی هێزە گەورەکان لە ناوچەکە ڕۆڕەسمەکە درێژە پێدرا. شانی باسەکە لە کۆتایی ڕۆڕەسمەکاندا جەخ لەسەر گرنگی یەکڕێزی و ڕێخستنی خەباتی ژنان بۆ بەدەستهێنانی ماف و ئازادی و یەکسانی کراوە و بەشداربووان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە بەهێزی یەکگرتووی دەتوانرێت جیهانێکی ئازادتر بۆ ژنان دروست بکرێت. درێژە هێرشەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی کوردستان بەپێی راپۆرتی گەیشتوو هێرشە هەواییە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەردەوامن. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان لە ڕۆژانی ڕابردوودا چەند ناوچەیەک لە شارەکانی کوردستان بۆتە ئامانجی هێرشەکان و دەنگی چەقینەوەی توند لە هەندێک ناوچە بیستراوە. بەپێی هەواڵەکان هێرشەکان زۆر جار پێگە سەربازیەکانی سوپای پاسداران و شوێنەکانی جێگیرکردنی هێزەکانی ڕژیمیان کردووەتە ئامانج. هەروەها بەپێی هەندێک راپۆرت فڕۆکە جەنگیەکان لە مەودایەکی نزم دەفڕن و ئەمەش بووەتە هۆی زیادبوونی دڵەڕاوکەی دانیشتوانی ناوچەکان. سەرچاوەکانی هەواڵ دەڵێن کە پاش هێرشەکان هێزەمنیەکان لە هەندێک ناوچە بڵاوبوونەتەوە و شوێنی ڕووزاوەکانیان قەدەغە کردووە. گواستنەوەی هێزەکانی سوپای پاسداران بۆ شوێنە مەدەنیەکان لە شاری بانە بەپێی راپۆرتی گەیشتوو پاش دەستپێکردنی هێرشە هەواییەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی هێزەکانی سوپای پاسداران لە شاری بانە هەندێک شوێنی گشتی و مەدەنیان کردووەتە شوێنی جێگیرکردنی هێز و تەقەمەنی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە ڕۆژانی ڕابردوودا ژمارێک لە هێزەکانی سوپای پاسداران لە هەندێک شوێنی گشتی ناو شار جێگیرکراون و هاتوچووی هێزە سەربازیەکان بە شێوەیەکی بەرچاو زیاد بووە. بەپێی هەندێک راپۆرت هەندێک شوێنی گشتی وەک نەخۆشخانە، مزگەوت، یانەی وەرزشی و شوێنە فەرهەنگیەکان بە شێوەیەکی کاتی گۆڕدراون بۆ شوێنی جێگیرکردنی هێزە سەربازیەکان و ژیانی خەڵکیان خستووەتە مەترسیەوە. شانی باسەکە چالاکوانانی مافی مرۆڤ هۆشداریان داوەکە جێگیرکردنی هێزە سەربازیەکان لە ناوچە مەدەنیەکان مەترسیەکی جددی بۆ دانیشتوانی ئەو شارە دروست دەکات و داوایان لە هاوڵاتیان کردووەکە نزیکی ئەو شوێنانە نەبنەوە. دەستبەسەرکردنی عوسمان بایزیدی لە شاری پیرانشار بەپێی راپۆرتی گەیشتوو هاوڵاتیەکی کورد بە ناوی عوسمان بایزیدی لەلایەن هێزەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە لە شاری پیرانشار دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە ڕۆژی شەممە 15 ڕەشەممە
بە هێرشی هێزەکانی ئێدارەی سڵات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیەکە سەرەڕای بە دۆداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەیشی بێبەشکراوە. بەردەوامی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر باشووری کوردستان. شەوی ڕابردوو ڕژیمی کۆماری ئیسلامی بە چەندین پەهبادی ئینتحاری هەوڵیدا هێرش بکاتە سەر چەند شوێنێک لە شاری هەولێر، بەڵام هێرشەکان لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە بەرپرسراونەتەوە. بە پێدوایین هەواڵەکان بەهۆیەوە هێرشانەوە زیانێکی زۆر بەر خەڵکی دەوروبەری شەقامی 150 مەتری لە شاری هەولێر کەوتووە و هەروەها هاوڵاتیان باس لە دۆزینەوەی پارچەی درۆنە تێکشکێنراوەکان دەکەن. ئەمە لە کاتێکدایەکە لە ڕۆژانی ڕابردوودا مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ڕژیم بە بڵاوکردنەوەی گرتە ڤیدۆیەک جەختی لەسەر ئەوە کردەوەکە کۆچایی بە هێرشەکانیان بۆ سەر وڵاتانی دراوسێت دەهێن و داوای لێبوردنی کردبوو. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. بە پێی دوایین هەواڵەکان هێرشە هەواییە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکانی ئێران هێشتا بەردەوامن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە درێژەم هێرشانەدا چەندین شار لەوانە تاران، کەرەج، ئیسفەهان، شیراز، ئەهواز، یەزد، خوڕەماوە، بەندەر عەباس، دەسپول، مەسجد سولەیمان، شەهریار، کاشان، تەورێز و هەندێک شوێنی دیکە بەر تەقینەوە و هێرشی هەوایی کەوتون. هەروەها لە هەندێک ناوچەی تاران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی شار دانیشتووان باس لە بیستنی دەنگی تەقینەوەیەکی تند و بینینی دووکەڵی ڕەش دەکەن. هەندێک راپۆرتیش ئەماژە بۆ دەکەن کە ژمارەیەک دامەزراوەی پەیوەندیدار بە سوپای پاسداران و ناوەندە سەربازیەکان کراونە سامانج. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا سەدان هێرش لە ناوچە جیاوازەکان تۆمار کراوە و ژمارێک لە دانیشتوانی مەدەنی و هێزە سەربازیەکان بەهۆی هێرشەکانەوە زیانی گیانیان بەرکەوتووە. هێرش بۆ سەر ناوەندەمنیەکانی ڕژیم لە چەند شاری ئێران. بەپێ راپۆرتی گەیشتوو لە درێژەی هێرشە هەوایی هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر دامەزراوە سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی چەند ناوەندێکی ئەمنی و سەرکوتکەر لە شارە جیاوازەکانی ئێران کراونە تامانج. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە شاری کرماشان بینای فەرماندەیی هێزەکانی انتزامی بەرهێرش کەوتووە و زیانێکی مادی بەرچاو بەو ناوەندە گەیشتووە. هەروەها لە شاری کوهدەشت ناوەندی فەرماندەیی هێزەکانی انتزامیە و شارە بەرهێرش کەوتووە و بە شێوێکی بەرچاو تێکشکاوە. سەرچاوە خۆجێیەکان هەروەها باس لەوە دەکەن کە لە گەڕەکی مەجیدیەی تاران شوێنێک کە گومان دەکرا بۆ شوێنی پاراستنی هێزەمنیەکان بەکارهاتووە بەرهێرش کەوتووە و پاژەم هێرشە هێزەکانی بەسیج و هێزەمنیەکان بە خێرایی گەیشتونەتە شوێنی ڕووزاوەکە و هەوڵیان داوە بەڵگەنامە و کامپیوتەرەکان لەناو بیناکە بگوازنەوە. گواستنەوەی شوێنی ڕاگررتنی موشک هاوێژەکانی سوپای پاسداران. بەپێی هەواڵی گەیشتوو لە دوای تێکشکاندنی بنکەی ئیمام عەلی سوپای پاسداران لە شاری چابەهار، هێزەکانی ڕژیم هەوڵ دەدەن موشک و چەکی قورس بە شێوەیەکی نهێنی لە تونێلەکانی چیاکانی لەکی بگوازنەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەم موشەکانە بە لانچەر و ئۆتۆمۆبیلەوە بۆ ناوچەی کۆنارە گوازرانەتەوە تاکو بە مەبەستی هێرش بۆ سەر ئامانجەکانی کۆماری ئیسلامی بەکار بهێنرن. شایانی باسەکە چیای لەکی بە شێوەیەکی نهێنی ڕاگررتنی موشک هاوێژەکانی سوپای پاسداران ناسراوە و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێرشێکی زۆری کراوەتە سەر. هەکرانی سیستەمی بانکەکانی ملی و سوپا. بەپێی هەواڵی گەیشتوو سیستەمی بانکەکانی بانکی ملی و بانکی سوپا لە ئێران هەکراون و ئەمە بووەتە هۆکاری دروستبوونی کێشەیەکی بەرچاوی خزمەتگوزاری بانکی لە چەندین شار. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دوای ئەم هێرشە سایبریە زۆربەی خزمەتگوزاریەکانی ئۆنلاین و هەندێک لە ئامێرەکانی تر لە کارکەوتون و هاوڵاتیان لە هەندێک ناوچە ناتوانن کارە بانکی ئاساییەکان ئەنجامدەن. هەروەها لە شاری ئیسفەهان راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە چالاکیەکانی زۆربەی بانکەکان بە شێوەیەکی بەرچاو ڕاوەستەوە و
هاوڵاتیان بۆ وەرگرتنی پارە یان ئەنجامدانی مامەڵە بانکیەکان تووشی کێشەی گەورە بوون. شانی باسەکە کاتیدا ڕشنی ئەم هەواڵە هیچ ڕوونکردنەوەیەکی فەرمی لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانی حکوومەتەوە سەبارەت بە هۆکاری ئەم هێرشە سایبەریە یان ئاستی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. بەرزبوونەوەی ژمارەی قوربانیەکان لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان لە درێژەی هێرشە هەوایی هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازی و دامەزراوەکانی کۆماری ئیسلامی لە شەڕ جیاوازەکانی ئێران، ژمارەی قوربانیەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 285 هێرش لە 147 ڕوودا و لە ناوچە جیاوازەکان تۆمار کراوە کە بە پێی زانیاریە بەردەستەکان لانی کەم 61 کەس لە هێزە سەربازیەکان و دانیشتوانی مەتەنی کوژراون یان بریندار بوون. هەروەها راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی 9 ڕۆژی ڕابردوودا ژمارەی قوربانیە مەدەنیەکان گەیشتووەتە هەزاران کەس. بە پێی زانیاریەکان لانی کەم 1245 هاوڵاتی مەدەنی لەوانەش 196 منداڵ گیانیان لەدەستەوە و سەدان کەسی دیکەش بریندار بوون. شاینی باسەکە سەرچاوەکانی تەندروستی لە ئێران ئاماژە بەوە دەکەن کە هەزاران کەس لە ئەنجامی ئەم هێرشانەدا بریندار بوون و هەندێک ناوەندی تەندروستی و هەروەها دامەزراوە گشتیەکانیش زیانیان پێگەیشتووە. دووە هەواڵ کوژرانی فەرماندەی یەکەی نەسری حەزبۆڵای لوبنان. بەپێی هەواڵی گەیشتوو وەزارەتی بەرگری ئیسرائیل ڕایگەیاندووەکە لە ئەنجامی یەکێک لە هێرشە سەربازیەکانی وڵاتە فەرماندەی یەکەی نەسری حەزبۆڵا لە لوبنان کوژراوە. بە وتەی بەرپرسانی ئیسرائیلی ئەم هێرشە لە چوارچێوەی هۆڵە سەربازیە بەردەوامەکانی وڵاتە بۆ سەر ناوەند و فەرماندەکانی هێزە هاوپەیمانەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکان جەمدراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو فەرماندەیە کە لە هێرشەکەدا کوژراوە ڕۆڵێکی بەرچاوی لە ڕێخستن و ئەنجامدانی چالاکیە سەربازیەکانی حەزبۆڵای لوبنان دژ بە ڕژیمی ئیسرائیل بووە و بە شێوەیەکی بەردەوام هەوڵی هێرشی موشەکی بۆ سەر ناوچە جیاوازەکان داوە. جێگای ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردووشدا بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی لوبنان بەدەیان شارۆمەندی مەدەنی تووشی زیان بوون و کۆمەڵێکی زۆریش بە ناچار شوێنی نیشەجێبوونیان بەجێهێشتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد و ئاسوودە بێت.